چیرۆکە باوەڕنامە مرنێ خەلەکە شەشە نویسکار زارە ساڵح مەمۆد ناو دوومانە چغارەیدا ڕووندا بوو هەورێکی سپی زکێ خێنی گرتبوو مرۆڤ دگوت قەیڤی کەسی سۆباتە بکا پێخستیە تەفل و گۆوی پەنجەرە و دەری هەردوو ژیڤەکر بوون لێ دوو هەر هەبوو شبەرگ و باژی دەرڤە سەکنی بوو هەنگی مەموو خواربوو ئێدی تەهناوی ژڤە خواردنا چغارەی نەدیشکەست مینە کەسێکی کەوژی لێ هاتبوو چغارە شقونا چغارەی پێتخست ژخوا قەدەحێن چای نەدهاتنە ژماردن هەفت قاسی چایاوی گران بوو و خۆبەردا بوو کۆ زمانی وی پێرە پوچ دبوو تەفل و گۆ گەلێکیژی شیرین دکرد هێدی سەرێوی دەهاتە داگرتن ژ نیکۆتینێ و کۆفەینێ لێ هەر ئەو وێنە و خەوناوی یا پشتی نیڤرۆ ژ سەرێوی دەرنەدکەت ولۆ لێ هاتبوو کۆباندۆرا وێ لە هەموو لاش و جانێ وی کردبوو وەکە کەسێکی سەرخۆش و سەرمەست هەستێن خۆشیێ لە سەرانسەری لاشێوی بەلاو دبوو و ئەو تەڤزاندبوو bi tevlîheviya wê bi xweşiya çixarê re ew êdî diçû dinyake din roj ber esra teng vediçû lê her hîn germ bû ji ber ku ba sekinî bû êdî dengê zarokan li hewşê û malên cîranan dihat diya memû derbasî hundir bû ew li ber çavê xwe nedît û pêre pêre çarka xwe danî ber bêvla xwe û çend dingekî jî pêre kuxî malnemîrato memû tu dibête tifik vedaye li oda xwe ma tê xwe kujê ev çi cehr e ma tu çilo vê kirafê dixwî law dere biser xwe û here hewşê hinekî li ser xwe bigere yadê tenha dev ji min berda xwedê îro ez felişîme ji gerê ka û ava cemidî hazir nekiriye